کاگاراز ئەم خۆڵبارینە تەواو دنیای ناخۆش کردووە. کوڕە گوێمێرە براکە. ئەوە چییە؟ کاکە جان پێتان خۆشە بنی بە مۆبایلەکەی خۆم ڕسمی عیلەکەی ئەوە بگرم عیب ناکەن شوورەی ناکەن. ئێجا چییە کاکە بۆ خۆمان ڕسمی ئەم ناوەگرین و تەواو چیمان کردووە بوو کاک گەرازاری نییە ڕێگاوش بەلێگری بە ساعتی خۆمان دانیشین تەواو کاکە جان ئیتر بۆ خۆت ڕێکردووە بە سەرمانە باوکەکەم ڕێگەیەوە لێ ناگیرێت کە کامێرە پێ بزانە ئەم هەموو کوڕەگەنجە لێرە هەمووی مۆبایلیان پێشتان پێ ئەی بۆ ناچم یەخێوان بگرم. خاڵە جان داوا لێبڕ نەکەم تۆ بە گەورەی خۆ لێمان ببوورە ئێوە هەر گەوران گەورە هەرە بێ لێبڕنی هەبێ. باوکی من تەنها ئەوەیان پێ بڵێ بە ئاگیان لە وەزای ئەم خەڵکە بێت. بەڵێ باشە بەسەر ساڵ خاڵی جان. باشە باوکی من. کاکەوە تۆزە عیب ناکەن حیا ماچوو حیا سێریمە ناکەی بابە حای چی مان بردووی چۆن بابە ئەو پیاوە بە ڕیشی سپیوە هاتۆ گلەی لە ئێمە تۆزێ سەرەتان هەبێ وەرە بڕێمە لەگەڵی ساعت ناکەن کاکە با بڕێمە چییە درۆکە درۆ بابە ئێوە هەر حیاتان نێڵان بڕۆ با بڕێ کاکە. ئەرە کاکەوە ئێوە بەشەرن ئەرێ بابە نابێ بڕۆیتەوە لاوە ناوەڕاستی جاتەکە گرتووەڵی مڵکی باوکتە هەرێ بمکوشن کاکە بابە لە مەساقری کوشتنی چی ماوە هیچ لێ نەهاو کوڕە کاکە خەوی داوای لێبڕ نەکەم گوێمەیە بە قسەیەمانە ئەمانە تۆزێ نەفامن داوای لێبڕ نەکەم هیچ نەبووە کوڕە سەرم ئازیێت دەبوو وەرە کاکە وەرە مێرە بابە وەرە بابە واسی لێمەنە وەرە وەرە بکەوە هەڕووی بابە هەموو هەلهەلەکانی ئەوەی بابە وە چییە لێتە سیوەکەی بەشەرە چۆنی